باڵێ بەردەوام دەبین کۆسار دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە لالای لەندەنی پایتەختی بەریتانیا کۆنفرانسی دروستنووسی و یەکنووسی بۆ زمانی کوردی بەڕێوەچوو. هەرچەندە ئێمە لە پێشتردا بەبایەخەوە وەکو دەستگای میدیایی کورسات و هەروە بەرنامەی بەیانیانی کورسات نیوز بەرنامەمان لەسەر ئەم کۆنفرانسە کردبوو. بەڵام لە دوای ئەوەی هەستکردن بە بایەخ و هەروەها گرنگی ئەم کۆنفرانسا میوانداری دکتۆر هۆگر شێخ مەحموود نووسەر و لێکۆڵەر و پسپۆری زمانی کوردیمان کردو و لە ستۆدیۆ لامان میوانە بزانین ئایا ئەو بابەتانی کە لەم کۆنفرانسەدا باس کرابوون چی بوون و تیشە خرابووە سەر چ بابەتێک و ئایا کێبوون ئەوانەی کە پشتداری ئەم کۆنفرانسیان کرد و ئەمان و چەندی پرسیاریتر لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتری لەسەر دەکەین. دکتۆر بەخێرهاتی بەیانیت باش. مانی باش دکتۆر بەخێر بێ. خۆشحاڵم. جا دکتۆر بە هەرێک لەوە دەست پێ بکەم باسێکمان لە کۆنفرانسەکە بۆ کە بزانین چۆن بەڕێوە چوو. بەڵێ وڵا ئەوەی ڕاستی بێ ئەم ڕێکخراوی کانگا کۆمەڵێک دڵسۆزن کۆمەڵێک کورتپەروەرن ئەمانە لە مێژە خۆیان لە دەرەوەی وڵات ژین ئەمانە خەمێک کە ڕاستیەکەی خەمی ئێمەمانانە ئەوانە ئەو خەمەیان گرتووەتە ئەستۆ ئەویش ئەوەیە کە لە بەریتانیا یا لە زۆربەی وڵاتانی ئەوروپایە ئەو مناڵانەی کە لەوێ دێنە دنیاوە بە زمانی ئەو وڵاتە خوێنە بەر خوێندن ئەمە هەلومەرجی ئەوەشکەوە لەوێ خوێندنی ئەوازان وەک لای ئێمە نییە دوو کاتژمێر و بێتە ماڵەوە لەوێ وا ئەبێ کە وردە وردە ئەگەر دایک و باوکە کە خەمی زمانیان نەبێ خەمی نەتەوەییان نەبێ مناڵەکە زمانی زگماکی خۆی لەدەستدا. ئەم دڵسۆزانە لەوێ ڕێکخراوێکیان دروست کردۆ بە ناوی کانگاوە ئەم ساڵ یادی 20 ساڵی ئەو ڕێکخراوەیان کردەوە بەڵام کارێکی زۆر دڵسۆزانە ئەکەن ئەویش ئەوەیە کە چۆن بڵی کۆمەڵێکی باش پۆلیان دروست کردووە و هانی دایک و باوک ئەیان کە لە بریتانیا ئاژین بۆ ئەوەی مناڵەکان بنێرن ئەمان بۆ ماوەیەکی دیاریکرا و پۆلیان بۆ کردوونەتەوە بەرنمەیان بۆ داناون بۆ ئەوەی کەوا بە زمانی کوردی فێری خوێندن و نووسین ببن و تەنانەت هەندێک لەو بۆنانەی کەوا ئەکرێ هاندەرێ بێ بۆ لایەنی کەلتوری ئەوانەشیان بۆ سازەکەن. بەڕای من کارێکە جێگەی ئەوەیە کە هەمومان دەستخۆشیان لێ بکەین چونکە ئێمەوەتە لێرە خۆمان هەر کەس ئارزووی بێتوانێ بە زمانی بێگانە خوێندنگە بکاتەوانێ و زمانی کوردی بەرەو پەراوێز بەرێ بەڵام ئەگەر تۆ کۆمەڵێک لە ئەو جەنجاڵیەی ئەوروپایە کە لەوێ کارکردن وەک لای ئێمە نییە کارکردن ڕەتێنەرە لە ڕاستیە لەگەڵ ئەوەشا هەوڵ بن لە پەراوێزی کاری خۆیانە ئەو کار دڵسۆزانە بکەن و ناڵی کوردوا لێ بکەن کە زمانی خۆی لا خۆشەویست بێ فێر بێ بە زمانی خۆی و نووسینی بە زمانی خۆی ئەمە کارێکی زۆر چاکە. دکتۆر زۆر جار باز لەواکرێت کە زمانی کوردی لە قەیرانە یاخۆ زمانی کوردی بەرەو ئاقارێک ڕۆشتووە کە خەریکە ئەو شوناسەی خۆی یاخود ئەو دەوڵەمەنی خۆی لەدەست ئەیات. هۆکارەکەی ئەمە جەنابە بۆ چیە گەڕێتەوە؟ ئایا وایە ئەم شتە بەڕاستی وایە کە زمانی کوردی ئەم کێشە و گرفتانی بۆ دروست ببێتەوە بەرەو ئەم چۆنەڵی سەر لێ شێواویە بڕوە؟ کاکە ئەگەر تۆ سەرنج بی ئەو کاتی کە تۆ مناڵ لە داهنگاوە بخەیتە بەر خوێندن بە زمانێکی بێگانە لە بنەڕەتیەوە بخیتە بەر بەردەوام بێ بەو زمانە تاکو خۆناغەکانی تری خوێندن ئەم مناڵەتدا ئەبڕێ لە زمانی زگماشی خۆی ودا ئەبڕێ لە تا ڕادەیەکی باش لە کەلتوری خۆی. جا من نایشارمەوە لە چەندان بەرنامە و کۆڕ و کۆبوونەوە و نووسینە وتومە چەندان وتار ڕەنگە بڵێم ژمارەیەکی زۆر وتارم لەو بارەوە هەیە ئێستا وەک ئەڵێن 130 کەناڵ لە ئارایە بە ئاسمانی و بە ناوچەییەوە زیاد لە 150 ڕادیۆ بە دەر لەوەش ئەو بڵاوکراوەی کاغەزی و ئەو هەموو چۆن بڵێ ماڵپەڕانەی کە لە سایە حیزبەکانمانە کارەکەن بۆ سوکردنی یەکتری نەک بۆ کەلتور و زمان ئەمانە من وای ئەبینم زۆرینەی زۆریان هێندەی کاولکەری
زمانن هێندە بنیاد باش دکتۆر کە لەگەڵ ئەوانی شاقساکە ئەڵێ ئێمە بەرەو ئەمە نوێگەریە ئەمەوەیە کابێ مناڵ زمانی تر فێر ببێت شارەزای لە کەلتوری تر هەنێکیان شانازیشی پێواکەن. زمان فێربوون زۆر ڕاستە زۆر ڕاستە تۆ چەند زمان بزانی من شانازیەکەم بە کوردانێکەوە کە 6 زمان ئەزانن ئەوە کارێکی زۆر باشە بەڵام کاتێککە تۆ پێی ئەخوێنی بەو زمانە وە زمانی خۆ دەخیتە پەراوێزەوە ئەوە زانست ئەڵێ گەرهات و ئەو مناڵە لە سەرتاوە لە هەموو قۆناغە بنەڕەتیەکانەوە بە زمانی بێگانە بخێتە بەرخوێندن ئەوە لەوە دەرەچێکە سەر بەنەتەوەکەشی بێ ئەمە لایەنێک لایەنێکی کە زیرەشی مناڵەکە لەو کاتایەکە زمانی زگماشی بە تەواوی چۆن بڵێ وەرگرت بێ بۆ ئاستی زیرەکی لە هەموو بوارەکانی تراو بۆ زمان وەرگرتنیش باشترە بێ بەڵام نەتەوەیە کە لەلایەنی ئاسایشی نەتەوەییەوە بەرەڵا کرابێ وەک ئەوەی ئێمەیە کە دایکانێک دروست بوون ئێستا ئەڵێ ئێمە پێویستمان بە زمانی کوردی چییە؟ ئەمە کەسێکی گەلۆرە گەلحۆیە ئەمە بیرنەکەرەوەیە ئەمە ئەوەیە کە حاجی قاری بەهشتی بە بەیتە شیعرێک زۆر پلارێکی تۆکماگرێتە ئەوانە لەبەرەوە کاکە جان زمان زانین باشە بەڵام نەگوەکەوەی ئێمە خۆ لە هەموو وڵاتانە بۆ نمونە چۆرە فەڕەنسا ئەڵمانیا ئەمانە ئەنگلیزیە زانن هەر لای خۆشمان ئێمە لە خوێننا لە قۆناغی بەکەلۆرۆسا ئێمە زمانێکی ترمانە خوێن بەڵام ئەمە واتای ئەوە نییە تۆ زمانەکەی خۆت فەرەهەم بکە وازی لێبێنە بخەرە پەراوێزەوە بەڵام بە زمانێکی تر بخوێنەوە ئەو کەلتورە و تۆ بڕۆ سەرنج بە ئێستا ئەو مناڵانی کەوا لە قۆناغی داینگا و باخچەی مناڵان و ئەمانەوە کە لێرە هەیە تا ئامادەیی هەیە زانکۆشمان بۆ کردوونەتەوانێ بە لە تووشیەوە بیگرە لە فەڕەنسیەوە هەموو نوعەکانمان هەیە ئەمانە تۆ بتەوە و نەتەوێ مەگەر لە ماڵەوە دایک و باوکێکی زۆر تۆکمە دەنا ئەمانە لە دەستۆ دەرەچن وەک لایەنی زمان و کەلتور. دکتۆر تا چەند گرنگە دایکان و باوکان بە تایبەتانی کە لە دەری وڵات و لە تاراوگەن تا چەند گرنگە دایکان و باوکان بەشداری ئەم کۆنفرانسانە بکەن بۆ ئەوی کە منداڵەکانیان کە لەوێ لە دایک دەبێ یاخود لێرەوە کۆچیان کردو بۆ ئەوی بەشداری بکەن بۆ ئەوی بتوانن کە زمانی کوردی زمانی دایکیان بێت نەک زمانی ئەو وڵاتە زمانیان بێت. وەڵا بە دڵنیاییەوە ئەم بەڕێزانی کە لەوێ ئەو ئەرکیان گتۆتە ئەستۆ ئەوانە کار بۆ ئەوە ئەکەن پێم وایە لە چەند شوێنێکی بەریتانیا ئەو پۆلانیان کردوێتەوە و هەوڵێن پەلباون بۆ شوێنی تر بەڵام ئەوانە ڕاستیەکەی بە ئەو خەرجیدانە کە شارەوانیەکانی ئەوێ ئەیە یاخوو بە هاوکاری خەڵک ئەمە زۆر باش ناچێ بەڕێەوە ئەگەر هاتوو ئێمە میری هەرێمی کوردستان مەبەستی بواە کە بەداخەوە منێڵێم نیەتی ئەوە ئەتوانرا تۆکمەتر ئەو کارە بکرێ ئەتوانێ دەوری زۆر گرنگ ببینێ من یەکێک لەو شتانەی کە چەندین جار وتومە و بەڵام بەداخەوە یعنی بڕوا بکەن من گەشتومەتە ئاستێک کە ئەڵێم ئەوانەی کە دەم ڕاستی ئێمن ڕەنگە خۆیان گوێ لە تەلەڤیزیۆنەکان کە لە سای خۆیان کارەکەن نەگرن ئێمە ئەگەر مەبەستمان کورتپەروەری بواە و مەبەستمان ئاسایشی نەتەوەیمان وایە کە کۆڵەکەی یەکەمی زمانە ئەوە ئەبوو ئێستا چەند لەباتی ئەو هەموو کەناڵی کە کراوەتەوانێ بۆ ئەو جۆرە ڕاگەیاندنەی کە ئێوە ئیزانن ئەگەر کۆمەڵێک کەناڵی مناڵانمان هەبواە کەناڵی مناڵان ئەمە چۆن بڵێ لایەنی ئابووری زۆر باشمان بۆ دەستەبەر بکردایە ئەوە ئەمانتوانی نەک مناڵانی خۆمان ئەمانتوانی مناڵانی پاچەکانی تریش بژێڕینەوە من نایشارمەوە 15 ساڵ لەمە پێش لە کۆنفرانسێک بووم لە باکوور کۆمەڵێک خەڵکی زۆر بە ئاگا بە ڕاشکاوی ئەویان بە من وتیان ئێمە ئێستا ترسەکەمان لە ماڵەوە دیارە کوردەکە لێ لە ساچلی ڕەنگە بە کوردی قسە نەکات چونکە وەزان هەلومەرجی 100 ساڵ داگیرکراوی و سوکایەتی کردن بە زمان و بە کەلتور و بە
نەتەوەکە بۆ سووریاش دروستەوە دکتۆر بەڵێ بۆ سووریاش ڕاستە ئەمە کە ئەوان سووریا شەروا بووە ئەجا مەبەستەکەم ئەوەیە ئەو بەڕێزانە بە منیان وتیان ئێمە هەوڵین لەگە مناڵەکە کە بە زمانی خۆمان زۆر دوور نەکەوێتەوە بەڵام وتی ئەوەیان کەناڵی مناڵان کردوێتەوانێ ئەم مناڵات ناتوانین زاڵ بین بەسەریە بیژێڕینەوە بۆ زمانەکەی خۆمان چکە کەناڵەکەی ئەوان کراوەتەوە بۆ ئەوەی زمانی تورکی و ئەوانەی تری شەروایان لەگەڵا کردوین لەبەرەوە ئەگەر ئێمە ئەبێت تۆ دایمە ئەگەر بەرتەکەکەت زانستانە بێت ئەوە ئەکرا ئێمە کۆمەڵێک کەناڵمان هەبوایە بە زمانی زگماشی خۆمان ئەوەش کێشە نابوو با بەزارەکانی تریش بەرنامەی مناڵانی تیابواە با ئەو فلیمە مناڵانەی تیا بواە ئەوە ئەکرا کاریگەریەکی زۆر هەم سوود لەوانی زۆر بگیرێت و هەم کوردیەکەی خۆشمان پاراوتر و زیاتر خزمەت بە دڵنیاییەوە بەڵام ئەمانە هەمووی لێکۆڵی چۆن بڵێ دەروونناسی مناڵی پێویستە لێکۆڵی زمانی پێویست ئەم پرسیارە بکەم یعنی ئێمە ئەگەر کەناڵێک بوونی هەبێ وا گریمان کەناڵێک هەیە و کەناڵ هەیە کە خزمەت بە بواری مناڵانەکات و ئەمانە تا چەند گرنگە کە ئەبێ پسپۆڕی زمان لەناو ئەو کەناڵەیە بێ بۆ ئەوەی ئەو زمانە یاخود ئەو ڕێنووسەی کە بەکاری بێنە بۆ مناڵان مناڵی تێبگایە یا هەرەوەیە کە کەناڵەکە بێت و بابەتی مناڵان پەخش بکەیانی ئاخر من مەبەستەکەی من ئەوەیە کە کەناڵی مناڵان بێ ئەبێ لە چەند لایەنێکەوە ئەمە پسپۆڕ کاری تیا بکە ینی گرنگە کە ئەبێ پسپۆڕەکە بوونی بە دڵنیاییەوە چونکە تۆ ئێستا من بەرە ئۆتۆمبیلەکە بۆ چاکەم بۆ خراپەکەم چکە پسپۆڕی من نییە بەڵام تۆ وەرە لە پسپۆڕی خۆما قسەم لەگەڵا بکە ڕەنگە بتوانم کەم تا زۆر شتێکە پێ بڵێم کێشەکە ئەوەیە یعنی ئەگەر ئەو کەناڵانە من مەبەستم کەناڵان واتە کۆی کۆمەڵێک کەناڵمان هەبێ ئەگەر بکرێتەوە و لەبەر ڕۆشنایی ئاسایشی نەتەوەییە کار بکەن لەبەر ڕۆشنایی هەلومەرجی پەروەردەییە هەلومەرجی دەروونناسی مناڵا کار بکەن ئەوە ئەبێ نەکرد زمانەکە بەڵکو ئایا ئەو فلیمە مناڵانەی کە تۆ پێشکەشیەکەی جا ئەوە کارتۆنە یاخود ئیترە ئەبێ وشەیەکی تیان نەبێ کە کاریگەری زیان بەخشی بۆ مناڵەکە تیاابێ چونکە ئەمە تۆزانی مناڵ کاتێکە گوێ لەو کەناڵی ئێوە ئەگرێ ئێوە کۆمەڵێک هەڵە بکەن خەڵکێکی دەرەوە بۆ ئازانێ ئەمەی تۆ ڕاستیەکەیە لەبەرەوە بەڕای من خۆزگە ئەڵێم ئەگەر بیرێکیان لەوە بکردایەتەوە ئەگەر چی من دەمێکەوتومە بەڵام خۆ جۆ ناگرن جۆ نەگرن هەر ئەوەی لێەکەوێتەوانێ لەبەرەوە من ئەم شەو بەو کاکەیە مۆدوتم شەوانە من کە گوێ لە تەلەڤیزیۆنەکان تا نەگرم خەفەتی پێخۆم بۆ تۆزانی ئێستا خۆڵبارینە لە کوردستان ئەم خۆڵبارینە خۆڵ جیایە تەمجیایە ئەبینی ڕاگەیەنکارەکە ئەڵێ ئاستی تەمەکە زۆرە باشە خۆتەم لە بواری هاڵا و هەڵم و هەور و ئەوانەیە بوارێکی واتایی خۆی هەیە باشە دکتۆرەکە نییە لەبەرەوە کە تۆ ئەمە ئەڵێ ئەوەی کە گوێی لێ ئەبێ وا ئەزانێ ئەمەی تۆ ڕاستە لەبەرەوە حتا نووسینەکان ئەو ژێرنووسانی کە ئەینووسن خۆ من هەرچەند کۆمەڵێک هاوڕێی خۆشەویستم هەن کە خەڵکی بە ئاگان ئەڵێ کاکە تۆ بۆ عزیەتی نوێشی خۆتەی وازی لێبێن ئەڵێ ئێمە کەناڵی کوردیمان هەموو وازمان لێناوە بڕوا بکەن ئەمە حەزەکەم بەرپرسەکان جوان لێبێ کۆمەڵێک کەسی خوێنەواری تۆکمە ئەڵێ کاکە نامانێ خەفەت بخۆی نامانە سەری خۆمان بێشین چونکە لە ئەڵێیان خۆشتر ملێ خوارەوەتی جاربرا چۆم ڕاستە لەبەرەوە یعنی من خۆزگە ئەگەرچی ئەم کورساتە یەک دوو جار ئێمەیان بان کردووە ئالەساس کوردواتنی خەمی زمان بخورێ ئەمانە بەڵام هەر بانکردنەکە بۆ دوای کوژاوەتەوە و زۆر جاریش من تەلەفۆنیان بۆ کە مەڵێم ئەو شتەی بەکارتانێ ناوەوان نییە هەڵەیە بەڵام سیرەکەی ئەو مادام دەستگایەک نییە بە دوواداچوون بۆ ئەوە بکە هەر ئەمەی لەکەوێتەوە من چاک لە یادمە 20 ساڵێک لەمەوە پێش من بابەتێکم لە زانکۆ پێشکەش کرد لەبارەی تایبەت بوو بۆی کە بێژەرەکان بێن جۆ بگرن لەبەرەوەی شتێکی لە زمانە ئاوازەی پیاڵێن ئەم ئاوازەیە ئەگەر تۆ نەزانی کوردانە بەکاری بێنی
واتاکەش تێگەیە کێ بەڕێوەیە برد یادی بەخێر دکتۆر مۆفق دەرگەڵەیی کۆڕەکەی بەڕێوە برد کە لێبووینەوە دوای پرسیار و وەڵام و ئەمانە و تێزانی دکتۆر من ێستا تێگەم بۆچی ڕووسەکان ئەو بێژەرە ئەبێ بچێ پێش ئەوەی بە زیندوی بیخوێنێتەوە ئەبێ بچێ لای زمانەوانەکە بیخوێنێتەوانی ئەو ساواژووی بووەکە کە بڕۆی تر بیخوێنەرەوە واتر نایەڵێک هەڵەیە بڕوە بەس لای ئێمە ئەمە هەیە نەخێنەوە دکتۆر جەنابێت ئەو ئەزمون و ئەو شارەزای و پسپۆڕی کاتە بەڕاستیەوە هەمووی جێگەی ڕێزە ینی کورد چەنەها کەسی وەکو جەنابی تیا کا بە شانازیان پێوە بکە لە هەموو بوارەکانی ترە دەستگای میدیایی کورساتیش بەردەوام دەرگای کراوەیە ینی بە خۆشحاڵیەوە دایما چۆنەڵی گوێی ئاوا ڕاگرتووە بۆ ئەوەی کەسانی شارزای وەکو جەنابێت بێ ڕێنمایی بکرێ بێ ئەو بابەتانی کە هەیە لێرەوە بڵاو بکرێتەوە بتوانین هەوڵ بین لەگەڵ جەنابتە زیاتریش بەرنامەی تر بکەین لەسەر ئەم بابەتانە بەڵام پرسیارەکەم ئەمەیە لە ئێستا زمانی کوردی لە قەیرانە دکتۆریا لە قەیرانانیە ڕەنگە قەیرانیش ئاستی هەبێ باش ئەگەر لە قەیرانە لە چه ئاستێکی قەیران بەڕای من لەبەر ئەوەی کە ئەو شتانی من وتم لە ئارانە لەبەرەوەی ئاسایشی نەتەوەییمان نییە لەبەرەوە ئەکرێ بڵێم زمانی کوردی بەڵێ لە قەیران نایە بۆچی من لە تۆ پرسم ئەگەر ئێستا تۆ هاوسەرگیری کردبێ مناڵێکە هەبێ کە بیخەیتە بەر خوێندن تەمەنی ئەوە بێ تۆ تاکو خوێندنگەیەکی بێگانە وەستا بێ خەیتە خوێندنگەکانی خۆمان من وەکو خۆم هەر ئەو شتەشم کردو مناڵەکەم خسۆتە خوێندنگەیەکی تایبەتەوە لەبەرەوەی ترسی ئەوەم هەبووە کە چۆنەڵی خوێندنگە حکوومێکە دابخرێ بایکۆت بکرێ خوێندنەکەی بفوتێ یعنی خسوتە ئەهلی بەڵێ ئەهلی ئەجا تۆ ئەزانی چه ئەرکێکە لەلایەنی ئابوووریەوە لەسەر تۆ ڕاستە ئەی باشە ئێمە بۆ بیرمان لەوە نەکردەوە ئێمە خوێندنگەکانمان تۆکمە بکەین ئاخی گرفتەکە دکتۆر لەوەیانی ینی کە من ئێستا ئەگەر بزانم خوێندنگاکە خوێندنگا حکوومیەکان داوامەکان بەڕێکی ئەکرێ بایکۆت ناکرێت داوامدا ناخرێ منیش مجبورنی مناڵەکەم بخەمەوە بە دڵنیاییوە خەمە مەکتەبێکی حکوومی کە دڵنیام زۆر باشتریشە کەواتە کە تۆواکەی کە تۆ دڵنیام تۆ ئاستی ئابوووریەکەت مەگەر بەهۆی دایک و باوکەوە ژناوەکو گەنجێک من لەو بڕوایم کە ئەرکێکی زۆرە لەسەر خەڵکی تریش وابیرەکاتەوە ئێستا بەڵام ئەی بۆ نەپرسین ئایا ئێمە بۆچی پەروەردەمان کاول کردووە تۆزانی لەو کاتانی کە بایکۆت ئەکرێ ئەوە ڕاستە تۆ ئەبینی مامۆستایەک شکۆی مامۆستایەکەی چۆن بڵێ لەکەدار کراوە ئەزانی مامۆستا لە وڵاتانیە کە ڕێز لە خۆیان نەگرن کە ئاسایشی نەتەوەیان هەیە بۆ نمونە کۆریای باشوور ئەزانی ئەو موچەیە کە مامۆستایە گۆریەگرێ لەگەڵ وەزیرەکانیا زۆر جیاوازیەکی وای نییە ئەزانی بۆ چونکە ئەیانەوێ مرۆڤ سازی بکەن نەتەوە سازی بکەن ئەی ئێمە هەر تۆ سیر کە لەوانەیە تۆ باوکی مامۆستا بێ ئەوە چەند موچەی مامۆستا لەم چەند ساڵا فۆتاوە ئەم مامۆستایە ئەتوانێ مامۆستا بێ بە واتای وشە ئاخر تۆ ئەگەر هەلو مەرجی بۆ نەڕەخسێنی چۆن نەتوانێت مامۆستا بێ پاشان من نایشارمەوە ئایا ئێمە ئەو زانکۆیانەمان کە کۆلیجی پەروەردەی تایە ئەرێ بەڕاست ئەوە پەروەردەکارن بۆ ئەوی مامۆستایەکمان بۆ بەرهەم بێنن کە ئەوە بێ کە وڵاتان ئەیکەن من بە دڵنیاییەوە ئەڵەم نەخێر ئەگەر باوەڕ ناکەن بڕۆن هەر لە کۆلیجی پەروەردەی بنەڕەت بڕۆن لە یەکێکی وەکو دکتۆر کەریم پرسن بڵێ هەلومەرجەکە چۆنە لەبەرەوە وەک ئەڵێن کەسێ شتێکی ون کردبێن ناتوانێ بیبەخشێ ئێمە ڕاستە ئێستا وەک ئەڵێن 38 زانکۆمان هەیە ئەرێ بەڕاست ئەمانە ئەو زانکۆیان کە تاکە زانکۆیەکمان هەبوو کە لە 68 تا کرایەوە داگیرکەرەکانی کوردستان لێترسان ئایا ئەم زانکۆیانش لەو بابەتەن لەبەرەوە کاکی جان من نایشارمەوە وتومە ئەشزانم کە دەم ڕاستان ئەم قسانە ئەگەر چیوان گوێ لە تەلەڤیزیۆنەکانی خۆشیان ناگرن بەڵام ئەگەر گویان لێبێ پیان ناخۆشە و ڕەنگە حەز نەکەن بیش وترێ بەڵامی ترەوە هەلومەرجەکەیە ئێمە پەروەردەمان کاول کردووە ئێمە ڕاگەیاندن ئەو هەموو کەناڵە کراوەتەوانێ تۆزانی چ پارەیەک
لەم نەتەوەیە ئەڕوا بۆ ڕاگەاندن بەڵام ئەم ڕاگەاندنە بۆ ئەوەیە برایەتی تۆکمە لە ناو نەتەوەکە تا ساز بکەن ئایا مرۆڤسازی بۆ بکەن نەتەوە سازی ئەمە دکتۆرە بێ دانیشین بەرنامەی تر بکەین و جارێکتر بیتەوە بۆ لامان و میوانداریەکەمان قوبڵ بکەین. سپاس بۆ من چاتان ماجەکەم بەس هیوادارم قسەی من نەبێتە کێشە بۆ ئێوەش نا بە دڵنیاییەوە قسەکانە هەمووی بۆ ئێمە و بۆ هەموو کۆمەڵگای کوردیش جێی شانازی و جێی فەخرە وڵاتان شانازیە بێ بکەین کە لە وڵاتەکەمانە کەسانی وەکو جەنابتانەیە دکتۆر جان. سپاس بۆ تۆمان جومان کردی. شێخ محمود نووسەر و لێکۆڵەر و پسپۆڕی زمانی کوردی کە ئەمڕۆ لە ئەستۆدیۆ لەگەڵمان نبوو دووبارە سپاس دەکەم.